بەناوی خی بەرزی باوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست جەژنتان پیرۆز خۆشحاڵم کە لە چوارەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا لەگەڵ هاوکارم جەلالاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژەخوازم کە ئەمڕۆژ بە تەندروستیەکی زۆر باش و بە دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. منیش جەژنە پیرۆزەتان ئاڕاستەکەم بۆ هیوایی کە سێ ڕۆژی ڕابردووە ئەم ڕۆژ کە چوارەمین ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانە خۆشترین ڕۆژتان بوو بێت و ئەو ڕۆژانە بوو بێت کە سیلێ ڕەحم بە تایبەتی لە نێوانتانە جێبەجێ کرابێت و خۆشترین ڕۆژەکانی تەمەنتان بوو بێت و بوو بێتە هۆکاری ئەوەی کە پێکەواوانەتان کە ناکۆکیتان یاشتەواییتان بەرپا کردبێت لە نێوانتانە. بەرنامەیەم ڕۆژمان پێکاتووە لە یەکتەوەر کە ئەویش میوانداریکردنی دوو هونەرمەندی هەورامانی ئێرانن کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لە هەورامانی ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتوون. دەبێ بڵێن هەورامانی ڕۆژهەڵات چکە بەداخەوە هەورامانەکەش کراوەتە دوو بەشەوە بەشێکی لە باشوور و بەشێکی دیکەشی لە ڕۆژهەڵات ئەوبەتە بەشی زۆرینەی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە زۆرین دەنگپۆشەکانیش لەوێن. بۆیە میوانداری دوو لە هونەرمەندە بەڕێزەکانی هەورامان دەکەین و لەگەڵ چەندین بڕگەی جیاوازمان هەیە لە راپۆرت و زانیاری و لە بڕگەکانی کەشوهەوا و مێژوو کە وەک هەمیشە بڕگەی یەکەم کەشوهەوای پێشبینیکراوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. وەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆژە ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بین. چواردەی هەشتی ساڵی 1930 لە دایکبوونی نووسەر و وەرگێڕ و لێکۆڵەری گەورەی ئەدەبی کورد مامۆستا محەممەدی مەلاکەریمی مودەڕیس ناوبراو لەگەڵ فاتحی برای و مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسدا ڕۆڵێکی زۆر کاریگەریان گێڕا لە ساختکردنەوە و نووسین و لێکدانەوەی شیعری شاعرانی کلاسیک و پێشکەشکردنی زۆربەی زۆری دیوانی شاعرانی کوردزمان بە خوێنەواران و ئەدەبدۆستانی کورد و خزمەتێکی بەرچاوی ئەدەب و ڕۆشنبیری و شیعری کوردیان کرد. چواردەی هەشتی ساڵی 1922 لە کۆنگرەیەکی گشتیدا و بە ئامادەیی ڕۆشنبیران و سیاسەتمەدارانی کورد و نوێنەری بەریتانیا لە عێراق شێخ مەحموودی حەفیدکرایە مەلیکی کوردستان و تاجی پادشایەتی لەسەر نرا. چواردەی هەشتی ساڵی 1947 دوای شەڕ و ململانەیەکی زۆری نێوان موسڵمانان و هیندۆسەکان لە یەک وڵاتدا پاکستان سربەخۆیی خۆی وەک دەوڵەتی موسڵمان لە هیندستان وەرگرت کە مەهاتما غاندی ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەو سربەخۆیەدا. هەر ئەوەش بوو کە پاشتر لەلایەن ڕەگەزپەرستێکی هیندۆسەوە غاندی تیرۆر کرا. غاندی توانی بەو سربەخۆیە کۆتایی بە شەڕ و خوێنڕێژی نێوان موسڵمانان و هیندۆسەکان بهێنێ. سەرۆکی پاکستان دوای ئەو سربەخۆیە محەممەد عەلی جەناح بوو.
بینەرانی عزیز دیارە لە سێ ڕۆژی ڕابردوودا قوربانیەکی بەرچاو کراوە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە هەندێک لە لادیەکانی کوردستان کە سونەتێکی پیرۆزی جەژنی قوربانە و زۆر بە جوانی لە هەرێمی کوردستان زیندوو کراوەتەوە لە گوندی قەمتەرانی سەر بە قەزای ڕانیە کە نزیک بە 190 خێزان تێدا نیشتەجێن 140 سەراژەڵ قوربانی کراوە. پەیامنێرمان ڕێنازەر سەلان ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەرەوە ڤیدیۆ و ئەو قوربانیە بین. توزيع ذكري بوپەڕی دڵسۆزی و بە ئەمەکی بە وەفاییمان بۆ ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ سونەتێکە سونەتی سەرجەم پێغەمبەرانی خوا وە کە سونەتی قوربانیکردنە خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزدا بە پێغەمبەرەکەمان دەفەرمێ فەصەلی لرەبیکە وەنحەر واتە نوێژ بکەن لە دوای نوێژ پێ خوای پەروەردگار ڕاستەخۆ باسی قوربانیکردن دەکات. ئێمە وەکو مسلمانانی ئەم دێ ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی ئەم سونەتە گەورەیە و ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان قوربانی دەکەن لە پێناو خوای پەروەردگار حیوانەکانیان سەردەبڕن و پاشان بە شێوازێکی زۆر عادیلانە و زۆر دادپەروەرانە بە شێوازێکی سەرلەمیانە ئەم بڕەگۆشتەی کە لە حیوانەکان بەرهەم دێنرێت دابەش دەکرێتەوە بەسەر ئەم ماڵانەی کە لەم دێدا دانیشتونەوە ئەگەر پێویست بکات و هەبێت دەنێرێتەوە بۆ ئەو کەسانی کە فەقیر بن یاخود بڵێن ئەو کەسانی کە هاتوونە و داوای هاوکاریان لەم دێ کردووە بڕێک لەم گۆشتێکی کراوەتە قوربانی بۆ ئەو کەسانش دابین کراوە. ئێمە وەکو ئەو ستافەی سەرپەرشتیاری دەکەن ئێمە نانمان خوارد دوای ناخواردن بە جلکی خاوێن ناین بۆ سەر قوربانی بە جلکی شۆ دێن ئەو قوربانی دەچێش قەپان دەکەین و ئێسک بە جودا و نەرەکە بە جودا و بەس بە جودا تەوزیعی دەکەن بەسەر نفوسدا چەند نفوس بێ ئەوەندە چیلۆی بە نفوسداوە عەدالەتە بە عەدالەتدا تەوزیعی دەکەین. قەمتەران وەکو دابوونەریتی ئەو دابوونەریتە جوانێکت لە ساڵی ڕابردوودا کە پێی هەساوە بۆ مەسەلەی قوربانیکردن تاکو ئێستا ژەبەر بەردەوامە سواز بخوا کە ساڵانە خەڵکێکی زۆر هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو سونەتە گەورەیە کە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی گوندی قەمتەران کە نزیکی 200 ماڵەکە هەموو ساڵ زیاتر ینی بە نزیکی 150 سەر حیوان سەر دەبڕێ کە بەڕاستی ئێرەش لێرە خۆشی و شادیەکی زۆر دەخاتە ناو دڵی هەموو ماڵەکان. قەمتەران هەر لە سەرتاوە گوندێک بووە گوندەشی خەڵکەشی باش تێدا الحەمدوللا و خەڵکەشی متەدەین تێدا و حەزیان لێیە کە قوربانی شتێکی زۆر چاک و باشە لە باب وا پیرانج بۆمان ماوتەوە کە قەمتەران هەموو شتێک بووە یعنی وەکو سمبولێک لە پێشنەی گوندەکاندا بووە بۆ خێر و چاکە و هەموو شتێک لە پێشەوە الحەمدوللا. بینەرانی عزیز ئێمە لە ئێستەوە چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین بزانین کێ لە ئێوە لە سێ ڕۆژی ڕابردوودا توانوێتی لەگەڵ کەسێک کە ناوکۆکی هەبوو بێت ئاشت ببێتەوە بە تایبەتی جەژنی پیرۆزی قوربانی کردبێتەوە کاری ئاشتەوایی لە نێوان خۆی و بەرامبەرەکەیدا یاخود بڕیار بدا کە ئەمڕۆ ماوە کە چوارەمین ڕۆژی جەژنی قوربانە ئەمڕۆوەکە لێک بقۆزێتەوە بۆی کەەوە ئاشتەواییە بەرپا بکە. ئێوە توانن تەلەفۆن بکەن وەک ڕۆژانی ڕابردوو و هەر کەس لەوانەی کە ئاشتەواییان کردبێ ناوی دەچێتە ناو تیر و پشکەوە بۆی کە لە تیر و پشکەکەدا خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان دەدێنە ئەو کەسی کە ناوی لە تیر و پشکەکەدا دەرەچێت. لە ئێستادا پێشەوەی کە پەیوەندی هاوڵاتیان بێت راپۆرتێکی ترمان هەیە کە خانمێکی دەرچووی زانکۆ پەیمانگەکانە بەڵام
بە بێکاری دانەنیشتووە لە پارێزگای هەڵەبجە دوکانێکی چەرەساتی کردوێتەوە توانیوێتی بژێوی ژیانی خۆی پەیدا بکات و هەلی کار بۆ خۆی بڕخسێنێت کە دامێت فەتاح راپۆرتێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بێت. سڵاو بکات و لێ بۆنە کیلۆ گوڵە بڕۆژایەکی لێ چەرەسم دەکەین نازانم کەسێکە بۆ زۆر باش بۆسە با بزانم من دڵگەش فرادم بزانکۆستێمان تاکوورە بەشی ژمێریاری 5 ساڵە تاوام کرد و هیچ نەدامەزرانێکە بوو نەهیچە بیرم کردەوە کە دوکانێ دانێم ئیتر براکەم هاوکاری کردمتی با دوکانێکی چەرەسات دانێن چونکە لەم منتیقە زۆر کەمە بەو شێوەیە وەڵی حەزم نەکردو 5 ساڵە من هەوڵێمە لە شوێنێک تاعین بم بەڵام خۆتە زانی چەند ساڵە تاعینات هەر نییە ئیتر بە هاوکاری براکەم و خوشەکەم و بە هاوکاری خۆی گەورەش ئەمەماندانە بەیانیان سعات هەشت دوکانەکەمەوە ئیتر بابەتی چەرەس ناوکە کوولەکەیە تێکەڵەیە گڵۆ بە ڕۆژەیە زەڕاتە گوێزە هەموو شتێکمان هەیە وەڵی هیوادارم هەمووی هەوڵ باب لەڕێی شتێکەوە بژێوی ژیانی خۆی دابیم کا لەبەر ئەوەی حکومت کەس تاعین ناکات. خۆی سەرەتا ئەم ویسی خۆی دوکانێ بکاتەوە بە یارمەتی خاڵیشم کە ویسی ئەم دوکانم بکەنەوە چەرەسات خۆی یەکەم جار ویستی دوکانێکی خواردنی خێرا بکاتەوە هێتر دوایە کە بیرمان کردەوە کە ئەم دوکانە دانی بیکەین بە دوکانی چەرەساتیش زیاتر خاڵم زۆر هاوکاری کردین و شتەکانمان هێنا خەڵکێکی زۆر دەستخۆشیان لێ کردین بە بۆنەی ئەوەی هەم کچێ دوکانەکەی داناوە هەم خۆشمەکو خوشکەزایەکی ئەتوانم یارمەتیکی بۆم بۆ ئەو کارانەی کە خۆی ناتوانێت بیکات یا زۆر کات بە شەوانان لێرم بۆ ئەوی خۆی تەنیا نەبێ بینەرانی عزیز دێنە لای پەیوەندیەکانی ئێوە دیارەکەم پەیوەندی پەخشانخان لە سلێمانیەوە پەخشەخان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت. سڵاوی خوای گەورە لە ئێوە بێ جەژنی ئێوەشتی دەستە بە خێراتنی و میوانە بەڕێز دەرچەکەم. زۆر سپاس بە ناوی میوانەکانیشەوە زۆر سپاس دەکەین. پەخشانخان تا چەندە جەژنت کردوێتە هۆکاری ئاشتەوایی لەگەڵ کەسێکدا ئەگەر ناکۆکیت هەبوو بێت؟ وڵی ناکۆکیم نەبووە بەس ئێستا باوکم و برایەکەم قسە ناکەن بێ یەکەوە بە تەمام لە ڕێم بەرنامەی ئێوە بڕۆم ئەشتیان کەمەوە. ینی بەهۆی ینی بەرنمەکە ئێمەستە لە سێ ڕۆژی ڕابردوودا هۆکار بۆ بۆی کە جەنابەت هاان بدرێت و ئێستا باوکو براکە داشت بکەیتەوە. بە تەمام ئەمێوارەیە بە تایبەکاری بڕۆم ئاشتیان کەمەوە زۆر خەریکم بەس باوکم ئەڵێ من ئەز نابمەوە لەگەڵا بەس بە تەمام لە ڕێم بەرنامەی ئێوە کە گوێم لە قسەکانی ئێوەیە ئاشتیان کەمەوە. زۆر باشە کەواتە دەرفەتە پەخشەخان تا و کاتێک کە ئەمڕۆ کۆتایی پێناهاتوە و جەژنی پیرۆزی قوربان کە 4 ڕۆژ و ئەم ڕۆژی درێژەی پێ هەیە بۆی کە یانێ و هەلە لە دەستی خۆت نەدەیت و بەشدار بیلۆ پاداشتە گەورەیەوە لە هەمان کاتە ئەو ئاشتەوایی کە لە نێوان خێزانەکەتانە دروست دەبێتەوە بە تایبەتی یعنی ناکۆکی لە نێوان کوڕ و باوک خۆت دەزانی ناکۆکیەکە کە ڕەنگە هەموو خێزانەکە دوجار لە حاڵەتێکی ناخۆشدا بەسەر بەرن چەندێکە پێکەوە ناکۆکن؟ وڵای 2 ساڵە. 2 ساڵە کاتە دەرفەتە نێڵی ئەمڕۆ تاو بێ دەبێ ئاشتیان بکەیتەوە.
ئێمە لە فاس ڕۆم ئاشتێکەمەوە دەی ئینشاءڵڵا پەخشەخان کەواتە مادام نیەتێکی وات هەیە بە دڵنیایەوە ناوی پەخشانخان دەخێنە ناو لیستی ئەوانەوە کە دەچنە ناو تیر و پشکەوە بۆی کە خەڵاتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێ بدەین. زۆر سپاس بۆ تۆش خوارد لەگەڵ بێ پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک سەردار لە کەلار. کاک سەردار سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت. زۆر سپاس. کاک سەردار بوو بورە لا کەلارەوە پەیوەندیمان پێوە دەکەی یان لە سلێمانیەوە؟ لە سلێمانی. زۆر باشە. زۆر باشە کاک سەردار تا چەند ئەم جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک ئەگەر ناکۆکیت هەبوو بێت؟ یەکەم خۆش جەژن لەگەڵ ئەو هەمی برادرمە قسەمان نەبوو. باز بۆ خۆتر ئاشتینەوە. چەندێک بوو پێکەوە قسەتان نەبوو؟ سێمان. ناکۆکیەکەتان لەسەر چی بۆ توانم بڵێم باسیکەی؟ ناتوانم باسی. کەواتە کەی ئاشت بوونەوە لەم سێ ڕۆژەی ڕابردوو؟ یەکەم ڕۆژی جەژن. یەکەم ڕۆژی جەژن. زۆر باشە. کە ئاشت بوویتەوە هەستان چۆنە کاتێک لەگەڵ برادێک سێ چوار مانگی قسەماکەی؟ هەستێکی زۆر خۆشە هەیە زۆر. هەستەکەی لە دوای ئاشتەوایی پەیوەندیەکەتان زیاتر بەهێزترە بێت؟ بەڵێ. چۆن؟ زۆر باشە کاک سەردار قسە چی هەیە بۆ ئەوانەی کە هێشتا بڕیاریان نەداوە تەنها ئەمڕۆیان لە دەرفەتایە؟ وەڵا ئەوەی کە دەستکەشکەریکە خێرەکە زیاتر ئەوە کرد. حەق حەقی کەسەکە خێرکە ئازت لەگە برادەرەکەیە. برادەرە خزمە باوکە دایکە خوشکە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەردار لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا خوا پاداشتی بەخێرت بداتەوە. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە؟ سروەخان لە کەرکووکەوە. سروەخان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز. سڵاوخوای گەورە لە ئێوە جەژن ئێوەش پیرۆز بێ هەر لە خۆشیابن. زۆر سپاس. سروەخان بزانین ئەم جەژنە بەڕێزت لەگەڵ کێ ئاشتەواییت ئەنجامراوە جەژنی قوربان بوو بێتەوە کار بۆ ئەوەی کە ئاشت بوو بێتنەوە؟ یەکێکی وەک خۆمان یعنی قسەی ڕاستی لەگەڵ خزمێکمان هاشۆمان نییە و یعنی قسەمان نەبوو ماوەیەک و یعنی هەر بە خێزانیان بە تەنها بەڕێزت ماڵەوە عائیلەی خۆمان ئیتر وەڵا ئێمە هەر هاشۆم ئەم جەژنێ ڕۆشتین بۆ ماڵیان گەزنی ئازیمان کرد جەژنە پیرۆزیمان کرد لەگەڵیان تر وەڵای قسەی ڕاستی هەم خۆیانیش پێیان خۆش بووم ئێمەش پێمان خۆش بوو یعنی هیچ لە دڵمانە نەمە لەخوا بەزیابێ نێزێکی بۆ دوو سەڵاوە هاشۆکردنمان و قسەمان نەبوو لەخوا بەزیابێ وەڵا لە ڕێی کەناڵەکەی ئێوەی ئاسمان ئێوەی پەیامی ئێوە سێ کەناڵەکەتانم کردێتتر وتمان با تەوەکەل عەڵە الله دەستمان پێ کرد. کەواتە لە ڕێی ئەم بەرنامەی پەیامەوە بوو ئێوە ئەم بەرنامەیە بوو بە هۆکار بۆەوەی کە بچن ئاشتەوایی ئەنجام بن؟ بەڵە گێوبستی ئێوە بووم بەڕاستی وهای لێمان کرێتتر وتم با بڕین شڵە گەرن ئازای بکە جەژنە پیرۆزەی بکەن بە هیچ لە دڵمانە نەبە هەم ئەمانی ئەوانش پێیان خۆش بووم ئێمەش پێمان خۆش بوو ئیتر لەخوا بەزیابێت ئاشتەوە بووینە. زۆر باشە سروەخان وادام وایە کە ئاشتەواییتان بەرپاکردووە ناوتان دەخێنە ناو تیر و پشکی خەڵاتی کەناڵی ئاسمانی پەیامەوە هەرچەندە خۆش بێ خوا پاداشتی خێرتاندا ئینشەڵڵا. زۆر سپاس هەرچەندە ئەو خەڵاتی کە پەیام پێشکەشی ئەو کەسەی دەکات کە ناوی دەردەچێت لە تیر و پشکەیە خەڵاتێکی هیچ نییە لە بەرامبەر ئەو ئاشتەوایی کە بەرپای دەکات چکە ئەو ئاشتەواییە بە دڵنیاییەوە پاداشتە ساسیەکەی لای خوای گەورەی و پاداشتێکی نەبڕاوەیە. دەستان خۆش بە سپاسانەکەم. زۆر سپاس بۆ لەگەڵ. پەیوەندیەکی ترمان لەگەڵا بوو لە سلام علیکم کاک محەممەد لە چەمچەماڵەوە عەلەیکە سەلام. کاک محەممەد جەژنت پیرۆز بێت و هەر لە خۆشی و جەژنابیت. زۆر سپاسشن لە ئێوە سێرجەم فەرمەندان پیرۆز بێت لە هەم زمانیش پیرۆز بێت جەژن خۆشییا بنێوەش. زۆر سپاس. کاک محەممەد تۆ چی لەگەڵ کەسان ناکۆکیت هەبووە؟ وڵی سپاس بخوا ناکۆکیوەم نەبووە بەڵام یانی هەیە جاروای ناکۆکی کە لەگەڵ کەسێکە بەڵام شیانی ئەوە نییە کە سوکچی گەتن ئازایی لێکیە خود مەبەسم ئەوەیە کە کەسێکی بەرامبەر ئەگەر تو کەسێکی چاپەڵام ژێری بۆ خۆت ئەگەر ئێستا لەگەڵا بێتی بەڵام ئێساکەوتی گەتن ئازایی لێکیشتی وان نابێت چونکە کەسەکە خۆی لەسەر خراپ بۆ توش نابێتن هاوڕێتی کەسێن خراپی بەڵام دشتانی پێشوو هەبوو یعنی کردن ئازایی مالێکی کردو و لێ ئەژبووینەوە بسپاس بخوا ئەم دەشت نیشتیوانە بووە تا لەگەڕێش کەنیوانم تێکسێت و چمگەتن ئازایی لەکەم. زۆر باشە کاک محەممەد هەر لە جەژن و خۆشیابی ئیشاڵا لەگەڵ کەسە هەر ناکۆکیت نابێت و
تەبەن ئەو وردە ناکۆکیانەی کە یا و جەژنە پیرۆزەی کە لە جەژنانە لە یەکتری دەکەین ئامانجەوە نییە کە ناکۆکیێکی گەورە بێ ڕەنگە یەکێکمان قسەیەکمان کردبێ ئاگامان لە خۆمان نەبوو بێ نەمانزانی بێتڵی بەرامبەرەکانمان عاجز کردبێت پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە چەمچەماڵەوە پێم وایە کامەوە لە چەمچەماڵەوە پێم وایە هەموو پەیوەندیانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەمچەماڵەوە هەمان بووە چەمچەماڵەکان نازانم بۆچی عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا کاکامەوە بەڵێ پیرۆزبایی دەستی کوردستان بەکەمون باش بردن بۆیە و ئەو ستافە جوانی کە ناوی پەیامە خواردن زۆر سپاس کاکامەوە تۆش هەر لە جەژن و خۆشیابی بە ناوی کارمەندانی پەیامیشەوە سپاس دەکەم باش بۆیەش لە جەژن خۆشیاب انشاءالله زۆر سپاس کاکامەوە جەنابەت چی لەم جەژنەیە ناکۆکیت هەبووە لەگەڵ کەسا ببێتەوە کاریەوەی کە ئاشت ببیتەوە بەڵێ وڵی ڕاستی ناکۆکیەکمان هەیە یانی بۆ ساردیە لەگەڵ خزمێکی نزیکی خۆمانە دوێنێ دنیاکم سەری گێدەم بەڵام مەزان نەبوون ئینشاءالله بەتەمامەن بۆ ڕێک سەریان لێ دەم دەست پێشخەری بکەم بەڕاستماوەیەکی زۆر هاتچۆنیە لە بینمانە چەندێکە دابڕاون لە یەکتر وڵاوی ڕاستی بێ تقریبا لە 2009 لە 2009 هەر ساردی هەبوو لە بینە بەڵام ئەوان هۆکاردنە بەڵام من ویستم خۆم دەست پێشخەری بکەم سەریان لێ بکەم بایم ئەو خێرەگەڵێ خۆی پاداشە بەر خۆمان ئێمە بکەوێت ئێمە ڕۆین سەریان لێ دەین جێگەڕوان ژمێنەوە کێکی خۆیان دەی مادام نیەتەکەت باشە ئینشاءالله بۆ هیوایی کە ئێستش گویان لە پەیوەندیەکەتان لە پەیوەندیەکەی جەنابتان گویان لێبوو بێت و ئەوانیش دەرگای ئاشتەواییت بۆ ئاڵاکەن و ئینشاءالله ئەمڕۆ دەرفەتە ناوی خوای لێبێنە و بڕۆ ئاشتەواییەکە بەرپا بکە زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ پەیوەندێکی کەمان لەگەڵایە دیندار لە سلێمانی سڵاو لە تۆش خاتون جەژنە پیرۆز زۆر سپاس بەڕێزت لەگەڵ هیچ کەسێکە ناکۆکیت هەبووە کە ئەم جەژنا بوو بێتەوە کار بۆی بەیەکەوە ئاش ببنەوە من تەمەنی لەگەڵ لێکەدا بەعازم تەمەنت چەندە؟ 13 ساڵ 13 ساڵ گینە فەرقی نییە 13 خوشکو بڕێن بەڵێ فەرموو پەیامت چی هەیە لەم جەژنەیە کە پەیوەندیت پێوە کردوین بە تایبەتی پەیوەندیەکانمان خۆت دەزانی تایبەتە بە ئاشتەوایی نێوانە و خەڵکەی کە ناکۆکیەکیان هەبوو بێت زۆر سپاس بۆ تۆش هەر لە جەژن و خۆشیابی دیندار خان پەیوەندیەکی ترمان لەگەڵایە دالیاخان لە کەرکووکەوە دالیاخان سڵاوی خوای گەورەت لێ بێت و جەژنت پیرۆز بێت سڵاوی گەورە لە ئێوە جەژنەوەش پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی دالیاخان تۆچی بە سەوتەکەتەوا دیارە تۆش تەمەنت ڕەنگە کەم بێ ناکۆکیت هەیە لەگەڵ کەسا بەڵێ لەگەڵ هاوڕێیەکەم چەندێکە لە یەکدا بڕاون مانگە 6 مانگ لەسەر چی لە یەکدا بڕاون دالیاخان لە قوتابخانە باشە تەبانەوە گرنگە کە ئێوە لە قوتابخانەوە فێری ئاشتەوایی و دەستدرێژکردن بۆ ئاشتەوایی و تەبایی لە نێوان خۆتان و کەسوکار و هاوڕێکانتان بکرێ بۆیە 6 مانگ بەیەکدا بڕابن و لە قوتابخانەش پێکەوە بن زۆر زۆرە چکە ڕۆژانە چاوتان بە یەکترێکەوێت بەڵێ ئتری وا بەتەما بووم شەڵا دوێنە ڕۆشتم من ئازایم کە پیرۆزبایی جەژنمان کرد و هیچ لە دڵمان نەنا دەڵێ کەناڵەکەی ئێوە لە جەژن ڕەمەزان ئەستۆ نەبووم بەسم جەژنە لەڕێ کەناڵەکەی ئێوە گۆڕان شوم پیرۆزبایی جەژنم کردو ئازایمان کردو ئاشتەوە بووی نەخوا بەزیاوێ یاخوا هەر لە ئاشتەوایی و تەبایی یابژی خۆش جەژنابی سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ تۆش هەر لە جەژنابیت نارینمان لەگەڵە لە سۆرانەوە السلام عليكم ورحمة الله سلام خاتون جەژنە پیرۆز بێ و ئەم کاتت باش سپاسەکەم قوربانی جژنی ئەوش پیرۆز بێ جژن تەواوی موسڵمانان پیرۆز بێ سپاس هەر لە جەژن و خۆشیابیت سلامەتی ئێوەش لە جەژنی خۆشیابن زۆر سپاس لەم جەژنەیە لەگەڵ هیچ کەسێکە کێشەت هەبووە ناکۆکیت هەبووە کە ئاش بوو بێتنەوە نا الحەمدلله لەگەڵ هەموو لە کاتەبانە ئەشون لای ناکۆکیەکەمان لەگەڵ ئیسەکانم بووە زۆر باشە کاتە پەیامت چییە بۆ ئەوانەی کە ناکۆکیان هەیە و جەنابەت ئێستا پەیوەندیت کردووە بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆر بینەرە پەیامت چییە بۆ ئەوانەی کە ناکۆکیان هەیە و هێشتا بڕیاریان نەداوە کە ئاشت بوونەوە ئەم ڕۆژ چوارەم ڕۆژی جەژن و ڕەنگە دوایین فرسەت بێگەربیە لە ڕۆژی جەژن ئاشتەوایەکەی بەرپا بکات بەڵێ پێیان بە ئەو کەسانە ئەوەیە کە ناکۆکیان لە نێوانی کە هەیە
ئەگەر کەسەکە تاوانباریش بێم دەستەشخەری بکات و هاتوچە یەکتر بکەن هەمشی ئەوە نایەنێت کە ئێمە ناخۆشی و ناکۆکی بکرێتە نێوانمان و هاتوچە یەکتر نەکەین و دنیا بەخۆشی و ناخۆشەوە سەردانی یەکتر بکەین لە ناخۆشی و خۆشەوە هاوکاری یەکتر بکەین و لە ڕابردووە لە یەکتر خۆش بن بە شەریفی هەڵ و کەم و کوڕ نییە بێگومان هەمومان هەڵ کەم و کوڕیمان هەیە بەڵام چاپۆشی لە یەکتر بکەین لاڵەکان یەکتر و هاتوچە یەکتر بکەین. زۆر باشە، سپاس بۆ پەیوەندیەکەت ناریخان، سپاس بۆ پەیامەکەت هەر لە جەژن و خۆشیاوی. مییناخان لە بازیانەوە لەگەڵمانایە. مییناخان سڵاوی خوای گەورەت لێبێت و جەژنت پیرۆز بێت. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. دینت لەگەڵم. دینە. بەڵێ دەستخۆشیتان لێەکەم، پیرۆزایی جەژنی قوربانتان لێەکەم. زۆر سپاس، هەر لە جەژن و خۆشیاوی. ئینشاڵڵا هەر لە خۆشی و شادیا بن. زۆر سپاس. بەرنامەکی ئێوە سوودی زۆر هەبووە بەڕاستی بۆ زۆر کەسان. من لە ئەوە ڕۆژەوە جێبیستی بەرنامەکەتان بوومە ئیتر هەوڵم داوە کە پەیوەندی کەم بەڵام بووم وەرنەگیرە لەبەر ئەوەی دوێنێ دوو دراوس پێم هەردوو چاندانیە کا بەشانەوەی ئەوی تش بەرهەمبەرمە لە یەک ئاجز ببوون لەسەر کێشەی مناڵ ئیتر دوێنێش دەستی دادەشلێرم گروتم دادەشلێر وەرە تۆ دەست پێش خەتیکە با ئەو خێرە بەڕی تۆ بکەوێ ئەجرێکی زۆر گەورەی هەیە ئیتر وەڵڵاهی شکر بۆ خوا هەردوو چند دوێنێ بەیەکەوە ئاشتەوە بوون و بەیەکەوە چون سەردانی ماڵێکی کیشان کرد. باتە جەناب دەستی دادەشلێری دراوسێتانت گرتووە بردوو تا ئاشتەوایەکەت پێ کردووە. بەڵێ زۆر باشە دیناخان. من ئەوەم بە چاوی خۆم بینی ئیتر زۆریش زۆر خۆشحاڵ بووم. زۆر باشە، خوا پاداشتی بە خێرت بداتەوە بەدڵنیاییەوە ئەوەش خێری خۆی هەیە. سپاس بۆ پێوەندیەکەم ئەتوانێ بەشداری بکەم بیدەرێ باویش قسە بکە بیدەرێ. بەڵێ السلام علیکم. علیکم السلام ورحمة الله برای من. دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم دیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم جەژنە پیرۆزە لە بەڕێست و لەو خانماکەم و لەو برا بەڕێزەش کە پەیوەندێتی وەڵام داوەتەوە هیوادارم ئەم ڕۆژێکتان جەژن و شادی و کامەرانی بێت. زۆر سپاس برای من تۆژە لە جەژن و خۆشییا بیت یاخوا هەرگیز ناخۆشی نەبینیت. برای من تۆ چی جەژنت کردووەتەوە کاری ئاشتەوایی یاخود پەیامت چی هەیە بۆوانی کە ئاشتەواییان تا ئێستا نەکردووە؟ وەڵاهی جەژنێ قوربان خۆی جەژنێکی پیرۆزە و جەژنی لێبوردەیی و ئاشتەواییە دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کەوا لەم ڕۆژە پیرۆزەیە ئەتوانن ئاشتەوایی دروستکان هیچ شتێک لە دەرونیانە نەمێنێت چونکە لە ڕۆژێکی پیرۆزی وەکو ئەم دوو جەژنی قوربانەیە هیوادارم خەڵک دڵی گەورە بێ و ئاشتەوایی بەردەوام بێت. ئینشاءالله ئینشاءالله. سپاس بۆ پەیامەکەت، سپاس بۆ پەیوەندیەکەتان لە جەژن و خۆشیا بن. دوایین پەیوەندیمان لەگەڵایە بزانین تابان لە چەمچەماڵەوە. تابان خان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. جەژنتانش پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت. سپاس. تابان خان تا چەندە جەنابەت جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی یاخود بڕیارە دەی کام ڕۆماوە ئاشتەوایی لەگەڵ کەسێکا بکەی ئەگەر ناکۆکیت هەبوو بێ لەگەڵ یا؟ دەستخۆشیەک بەرنامەتان بکەم بەڕاستی بەرنامەتان زۆر جوانە و سپاس. یەکێکی وەک خۆم قسەی ڕاستی لەگەڵ هاوسەیەکمان لەسەر مناڵ دەنگمان نەبوو قسەکردنمان نەبوو تر هۆکاری مناڵ بوو ئەم جەژنە ڕۆژتێک بۆ ماڵیان پیرۆزبایی جەژن کرد و گەرم ئازایم کرد و لەخوایابێ ئاشتۆ و پێن و هیچیش نەمە لەگەڵمان و وەک هاوسەکەی جارن ماینەوە ڕاستی چۆ گراوسیش نابێ لەبەرەوەی گراوسێ بەرامبەرتە هاشۆکردنت لەگەڵ گراوسێ زیاترەوە لە کەسەکەی خۆتوە. زۆر باشە، زۆر باشە تابان خان. گرنگ نیەتە، گرنگ دەست لە درێژکردنی ئاشتەواییە مەوداکەی هەرچەندە هەبوو بێت گرنگ نییە. گرنگەوەیە کە تۆ توانیتە دەستی ئاشتەوایی درێژکەی بۆ دراوسەکەت
کە بە تایبەتی ئەمڕۆکە دەزانین لەسەر مناڵ دراوسەکان زۆربیان بەشەردن بەڵام دوجار مناڵەکان دەچنەوە لای یەکتر ڕەنگە دایک و باوکەکان لە یەکتر دابڕێن بۆیە ئاشتەوایی هەتا زووتریش بکرێ باشترە. بەڵێ یانی قسەی ڕاستی ئەوان قسەیان کردو بەخواستم قسەیەکیشم نەکردو. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکە تابانخانە لە جەژن و خۆشیاویت. بەڵێ بینەرانی ئازیز پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. تموت عليك ملول يعني إذا أنا شو سرك أشاو إذا أنا شو سرك أشاو فايز معي ليلي يعني إذا أنا يا من وشاو إذا أنا يا من وشاو يدي أنا أختمر يدي نقش ونجمع بيرو يدي نقش ونجمع بيرو وجدلاني خلخالي وعملوا يعني أنا ورتاوي زرزي أنا ورتاوي زرزي يجا شاك شكو ليلي يعني إذا أنا يرفع ورضي إذا أنا يرفع ورضي يزالوني دواني يا أغلى كشكل يا أبي إذا أغلى كشكل يا أبي يبخوا باق رفيق يعني يا أختنون يا أبي إذا أشنون يا أبي ملواني دلاني يعني بياضي جاراني أنا بياضي جاراني يسرم دم وعوازي يعني يا أتخم ونظراني إذا أنجاكو قاو نظراني زهر دالاني
وانا خطاب زازير يبقى وانا سرقاو رفيق يانو إذا جاءت خاخو قويم يا راو يا خو قويم يا راو دەستا وەش بۆ سپاسداکردنێ هەروەشی و شایی نەبیدێ بینەرانی عزیز ئەم دوو هونەرمەندە بەڕێزەکە لە هەورامانی ئێران و تەشریفیان هێناوە بەڕێز کاک سعدی هەورامی وەروها بەڕێز کاک ئیسماعیل هانەگەرمەڵەیی کە هەردووکیان دانیشتووی هەورامانی ئێرانن و هەورامی زمانن و من و شەیدا ژەروە هەورامین بۆیە ناوانەوە دەبێ بیکەینەوە بە زمانی هەورامی لەگەڵ یان ناگفتوگۆی زیاتر بکەین کاک سعدی خێر بێت کاک ئیسماعیل خۆ خێر بێت خێرە بەڕات کاکەمە منن تا نامەوەی کاک ئیسماعیل ئی گۆرانی کە ئیستی واتەتا داڕشن و شعرێکێ ژنە و کێنە و باس و کەشوکۆ و وەرامای وەرەتاوی و ئینی شاکەرەوە وڵا گۆرانیە فۆلکلۆرەنێ شعرەکەی ژەر فۆلکلۆرێنێت یاینێ وێ مانیا فۆلکلۆرێنینی تایبەت و کەسێوە نییەنی شعرەکەیش ینی چەنی شعر نوویستەی دەستا هەن پێی شعر نوویستەی ینی حەستا هەن بە شعرە تقریبان بەڵێ زۆر باشە ئەگەر فرەتەوێت تا بشنازی بە بینەرە کاک ئیسماعیل هانەگەرمەڵەیی شێن بسم الله الرحمن الرحیم جژن مبارەکی ئەوەڵ جەشمەی عزیزی و جە تەمام و مسلمانە جە سەرتاسەر و دنیاە بە تایبەتی منطقەکە و ئێمە هەورامانی کەرو ئینشاءالله جەژنە مەبارەک بۆ جەگردی و جەخواج داوا کەرویش الله حەج و حاجیەکەچمە قبول بۆ دوعاکەشا قبولە بۆ پێ گردی ماو پێ سەرجەم و مسلمانە ئەمێوارە نائی جەژنێ بۆ جەژنێوە ئاشتەوایی و ئارامش و ئاسایش دۆسی و برایەتی جە تەمام و دنیاە بە تایبەتی وڵاتەکە وێمان وڵات و مسلمانان ئینشاءالله خوا کەرو ئینشاءالله بۆ بە جەژنێوە کە خوای گەورەی جە گوناحەکە و ئێمە و سەرجەم مسلمانە وەش بۆ ئینشاءالله کاک سعدی ئەگەر تویچ سڵامی و یاونی و پەیامی و جەژنە پیرۆزەوێ بەڵێ وەڵی گرچیوی پیرۆزبایی جەژنێ کەروجە کەناڵە و ئاسمانی پەیامی کە دایم بێنێ بە بەڕاستی متامی باشمی بێنێ بە ڕابتێ پێی ئاشتی و دۆسایەتی و هەر پاسە دەسوەشیش تا پەنەماچوو کە واقعەن بەرنامەکە تا پێی تەمام و خەڵقی پێی یانێ ئانەکەی بەرنامەیەوین و بەڕاستی مایە شانازیانێ منیش بەش بە حاڵ وێم جەژنە پیرۆزێ بە تەمام و مردم و هەورامان و ئیڵیمی و ئۆدیمی و تامێ چوار پاچە و کوردستانی پیرۆزبایی ماشمێ منیچ سعدیە ناکڕ و مامۆسا جەمیل نۆسوڵی و ئەستورا و سیا و چەمانێکە چەنی مامۆسا عوسمانی و مامۆسا حەماسێنی پێی گرکەسی ئەژناسیان و منیش وێم بە سعدی هەورامی ئەژناسیانە ئینانی جە نۆسووە جە ڕۆژهەڵاتەنە زندگی کەرو بەڕاستی یاگەی شانازی بیارۆ پێ من کە یاوانی خزمەت و شمێ وەشەویستی ئیشەڵڵا هەر ئی برایەتیە و ئی دۆسایەتی ما هەر بەرقرار بوو جە بەرنامانی داهاتووی چەند هەر بتاومێ خزمەتتانە بیمێ ئینشاءڵڵا کاک ئیسماعیل تۆ وێت نەشناسا بەڵێ من وێم نەشناسە بڵێ من ئیسماعیل عەبدوڵڵای فرەتەر بە ئیسماعیل هانەگەرمڵەیی شناسیانە پێ خەڵکی ئیسەر نیشتەجێ شار و پاوەینا دەگەیەوە جەلا و شار و پاوەی شۆڕژەی نامێ چاگە نیشمێرێ ئەمێوارە ناقیقەتەن ئی بەرنامە بۆ ڕێوە پێ ئاشتەوایی کەسانێەوە کە دڵنگەرانی شابیەن جەیۆترینی جڕاو ئی بەرنامە جوانە و وەشۆشمۆ دەزملانی کەراجە یۆترینی و چەنی یۆترینی کەرا و ئاشتەوایی کەرا ئینشاءالله ئا نگەرانیە و ئا دڵگرانیە کە وەڵتەر بێنێ بەنشانە نەمان کەواتە هیچ گۆرانیەتە هانە سەر و ئاشتەوایی وڵا ڕاستەکەش شێوێمانە نیانەرێ ئەوێت تا ئەگەر چیوە خەڵتانە بۆ تا و دێوازدێ لە جبەر و ئاشتەواییەوەکەی چێشتا هەن بەرهەمێتر پێشکەشما کردێ گۆرانیە فرێنی خاڵۆ خاڵۆ هەن دڵەگیان هەن هەر چێوێ خاڵۆ خاڵی
خالو خالوتين تخرجنا ودم والريق ونظا ودم ممخر صريح امزال قزاولي مو والريق اي لا الغويا ريتفاح وارك وما يجاهي وارك وما يخاك هواري ضوان كلوشي ما وما عزيزكي وشي ما لا لبهانني والله كويسانو ويروك ويصانو هوار ويرانا رفقت نبي بيدي ويقانتو نبيني يجاب وجمعش كروي قيانم ياقكي اي ويا كي باري يا سال مزاجو يان مراكي تخوارا كي يبا فرصا فرصاي خالو كما هي ويروك معوه تابوي بزقر زمع جاري اخوة سردوي لو تا ديقان سير ديولو تابوي ايلا دراويا ريت خواه وشو عزيزه يطلقوا من الجواشي تخواه قلبي بشر عزيزه بشر يجير باباري اي روزو شيك يا مي ساتي وبخم لا لو سرنا يا مي اي روزي يا مي يا خالو امان مي وني يجرب من يجي وينتو ساقيان طلبريني امان طلبريني ئیبەرەمەتا شعرە و کێبێ ئەگەر ئاماژەش دەی دەبەنە بازم دووبارە شیعرەکەی فۆلکلۆرێنی و هینی وێچمانی خاڵ و ڕێبوار فرە بە چەند جۆرەوە وچی و خاڵ و ڕێبوار بەڵێ بە چەند خاڵ و ڕێبوارە بە چەند نوعەکەمە بەس چاتی شوچێشە هەر هەمان شعرەنەوە ئاوازەکەی فاڵیان بەڵێ هەر کەسێ بە فکر و بە مەیل و وێ شیعرەکەیش نییە نیرێ چیوە نییە تایبەت واچمی بەڵام خاڵ و ڕێبوار خاڵ و خاڵۆتە نیە بەزم و خاڵ و خاڵۆتەیە خاڵ و خاڵۆتەن ئشیا ئێمە قەتەن ئامێن مێ شیعرەوە جای شیعرەکان مامۆستا مۆلەوی ماواتێ چون خاڵ و خاڵۆتەنە قەتەن شیعرەوە فرە تایبەتە ژەنە پێ ئی بەزمیە بەڵام بازم دووبارە ئێمە ئامامیجە فۆلکلۆری وجە شیعرانێەوە ئەگەر ینی شعرێ تا تێکەڵی کردێنی بەڵێ بەس خاڵ و ڕێبوار چند مەبەستێشە هەن بە تایبەتی و چاندیشا کە بەکار شامارە فرۆ جارە شیعرەکانە خاڵ و ڕێبوار مەبەستشا بە جە پێغەمبەری سەڵڵەهو عەلەیهی وسەلەم شمە شیعرەکاتانەی بەکار ماردەی گۆرانیەکاتانە ڕاست فەرماوی بەڵێ کەسا بازێک کەسی ئیسە من شاید من شیعرم واتێ بوو پێوێم
من مەبەست وێم کە ئیشعرە مەواتێنە چێوێ بیان بەڵام خەڵکی تەر جۆرێتەر تەسەورشکردن جۆرێتەر فکرشکردن ئەچی شیعرەی مەبەستەکە منش نەگرتن بەڵام خاڵە ڕێبوار بەڵێ فرەو کەسیجە پێغەمبەری وەشەوی سوخواسی لە الله عليه وسلم مەبەست چابیان یا کەسانێک بینی جە دۆس و جە کەس ڕەفیق و جە برادری وێشە مەبەست چابیێنی خاڵە ڕێبوارە تمام کاک سعدی شما هونەرمەندەکە ئێرانی ئایا چه هەورامێکی بە تایبەت با یاخود سۆرانێکی هیچ ناوەندێەوە هیچ کانونێ شوێنێ هەن کە کۆتاکەرەوە ناوە پەیانی کە ارتباطێت تا بۆ پێوەرە بەڵێ ئێمە وەزارەتمان هەن بە نامی وەزارەت و ئێرشادی ئیسلامی تقریبا تامی واچمی مشابه هەردی کاناڵە پەیامێنە کوردن بەڵێ وەزارەت و ڕۆشنبیری بە ئەستەڵاگەرەکم بێ عەرزکەر و ئێمە وەزارەت و ڕۆشنبیریمان هەن ئەکسەر و وەختا مەراسماتچە هەن ئەکسەر و وەختا یادمانجە هونەرمەندە ڕێزگرتەی جە هونەرمەندە تەجلیل جە هونەرمەندە بەڵێ ئێمە کۆبیمێ و تایسەیچ یعنی مەڕاستیم تا پێ ئەنجامە ئێران پشتگیری تاکەرۆش بەڵێ ئەلان ئێمە بەعزی جە هونەرمەندەکانمە بە ئەستڵاحی بیمە ماچمی ئاڵاشمە چێژماژری پێی بیمە مەبەستە حقوقا مەعاش؟ نە مەبەستمینە نە ئێمە باڵگەیشە دانپی هونەرمەندیە ئاوەختە دەفتەرچەی دەرمانیش پێی منویسا ئیتر هەرچی چیوشە بە دەوڵەتی ماش بنێ دەرسەدیوی کەم جە بیمەکەی ئی هونەرمەندە پەرداختشکەر و مابەقیێ دەوڵەت مۆش ئینە وێش کۆمەکێوە کەواتە دەوڵەت وێرانی تا چن ئیتیمامەوە بە هونەرمەندە گرنگی شاپەنەمەوە بەڕاستی من ئیسە جە دلێ کاناڵە هونەریەنە جە ئێرانەنێ بەڕاستی من هیچ کەمکاری و جەدلیکاری منە نەبیێن و هەر ئانچێکە گەرەکەم بیا بوو پێم ئەنجام دریان بەس حقوق جەدلێ هینیشەنە نیە یانێ حقوقی مادی وەلا مابەقیە و کارەکە ئیسەیەمە من بووێن بە عزوەخانەی موسیقیە ناجەتارانەنێ ئیسەج کە بلوتاران احترامی عالمن و ڕێزی عالم چەنە گێرا ئینە وێش پێ من جە فرەجە پوڵی و جە هینی مهمتەرە چەنی هونەرمەندە کۆنەکە ئیرتیباتا چەینا تا چنە تاودێ کە سوود چا هونەرمەندە کۆنا وەرگێردێ وەڵا ئێمە ئەگەر ئارو بێمی بنیشمێرە بەحث جە هونەرمەندا کەرمێ بەڕاستی ئەکسەر و گۆرانیەکە هینی ئا هونەرمەندە کۆنانی بەڵێ هەرئی خاڵۆ ئێتر ئینە ڕەنگای منی ژنەبیە بوو کاگی ئیسماعیلی ژنەبیە بوو مابەقی و هونەرمەندە تازەکای ژنەبی بایی خاڵۆ واشیان و ئی خاڵۆ هەرین و ئایشانە مەسەڵ کاک عوسمان تاتەم کە جەمیل نۆسڵیە تاتە وێمە مامۆستا حەمەحسێن بەڕاستی ئینێ ئستورێنی یانێ ئێمە ئارۆ خەریکن مێ ڕووداریە کەرمێ جە حزور و ئایشانە ئێمە خەریکن مێ گۆرانیەکە ئایشا ماشمی چون ئایشا تەمام پڕکردن و ئایشا خازواتن ئیتر ئێمە ئاگەر بێمە ئێمە خۆ چاڵیشا خاستەر ژماواشمی فرەخەزە کاک ئیسماعیل چکۆ فرۆ جاراگە گەرەک تا بۆ پێم ینی بەرهەمێ تازە تاپە نەبوو چێوێ تازە تاپەی ئاما بۆ چکۆشم ئەرزش کردی ئایا مەراسیمێ تایبەتە یاخود نایە شمە تەنا گۆرانیواتەکەی تا ئینا مەجلیسە کۆمەڵایەتیەکە و یانەکانێ من پێوێن ماچوو ئەلان کە شمە چەند جار فەرمایش تا کرد کە ئی گۆرانی شێعراکێش دەکێ بێ ئایا شێعرە و کەسێەوە بێیاچی بەداخەوە حقیقەتەن من کە چەنی کاکە سعدی ڕەفیقی بێنمێ بەڵام تاو واچوو نزیکۆ 10 ساڵایشا پێوەرە گۆرانیمانەواتێنی هەماهەنگیما پێوەرە نییە پس شێوێک تازەما بۆ حقیقەتەن مەتامەی نیشانەژنەی مەتامێ ئەداش کەرمی یا گێوەمانیا پێوەرە نیشمێرە کە ئی کاریە کەرمێ سەرقاڵی ژیانی ناوێتان ئارۆ حقیقەتەن مشکڵاتی زیندگی شاکارێ نییە سەردەم و کارەکە هونەریەکە ماوە وەڵێ ئامادەکاری کاتێکە وەڵێ بەرنامەکەی جانە خەریک و ئامادەکاری بێن مێ هەمیشار خەم و هونەر و هەورامانی تاماتی حەقش مەدریۆپەنە مەلەنش وەنەش مەپەرسیەوە چی تۆ باوەڕت پاسن کە هونەر و هەورامانی پەراوێ زوری و زیان یاخۆت حەق وێژ مەدریۆش بنە من بەڕاستی سەردەم و زووتەرینەکە کاکە سعدی فەرماوەژا هونەرمەندە بە ڕێزیە هونەرمەندە گۆرەی کە گۆرانی شاواتێن خەڵک دەم شاوە بێ خەڵک دەم شاوە بێ من
مزان و یاگانێ فرە دوورەوە بفەرز ئامێنی خزمەت و کاکە حماسەین کا عوسمانی کاکە جەمیلی کۆشاکردینە لایەوترینی چند وەختێ پێوەرە بێنێ گۆرانی شاواتێنی پێوەرە چێوانێت تازەی کە لا خەڵکیەوە بێنێ لا ئالیۆنم ئالیشاوە نەبیێنێ پەنە شاواتێنی پێسە کوشاکردینێ بەڵام حقیقەتەن ئارو پاسنن یا پێێنێ بەڵام کاک ئیسماعیل ویرمێ کە فرە و مەراسیمەکانە فرە و مناسەباتەکە ئێرانینە کە هەورامان و ئێرانی بەڕاستی کە گەرم و گوڕیە شاپۆ دیارە هەورامێکی هونەرمەندێکی گرکوێ باوە مەراسیمی وەژەنجامە کە گۆرانیە ماچاگر شمە چی ڕاست فەرمایی ماوەوە سووتەر پێس نەبێ من هەستکردی کەوەرە وەرە بەرەو کاڵبێەوە بلۆ ئەری وەڵا ئیسە ڕوبە کاڵبیەوە ئەخر چی کە ئیسماعیل جاران ئا هونەرمەندی کە نامێت بەردەی دەور و زەفتێوەنە نیشتێن لێ تەجیلێوەنە گۆرانێکی یانێوەنە تۆمارکردنی سەدی بەرنامەت پێکردی و پێم نوێی پێی هونەرمەندەکە بەرنامە کردی و ئەنواع کەناڵ هەن ئەنواع مەجلیسەکانە هەن ینی ئامێری پێشکەوتوتر هەن چانەی کە دەنگ و ڕنگ گۆرانێکی وەرگیر و چی هەڵایە جۆتەنە حەقش مەدریوە پەنجە چەم و ڕابردووینە مەزانی بە چ زوانێ عرضڵ کردو حقش مەدری و پەنە پێی نمونەی مەبەستەکە جەلالی ئانەن کە ڕەنگە زمانێک و کەسێک تەنها گۆشت جەسەوت و مامۆستا عوسمان هەورامیەوە بوو بۆ مامۆستا جەمیلیەوە بوو یان مامۆستا حەمە حوسێن کێمنەیەوە بێ بۆ ڕخسارش نەزانا بوو کەسێک چەنینە نەشناسا بوو ژنا کەسێ خەڵکو هەورامای نەبێ بەڵام میسە فکرکەری وەشمە هەم دەنگتا هەن هەم سوورەتە هەن هەم خەڵکی فرە مشناسۆتە چی ئەشۆ ئان ینی ناومێدی بیدێ هەستکردێکە هونەر و هەورامانی جاتینە بەرەو وەڵەوە بلۆ مێوەتمە ڕاستەکەش هەر پاسەنە زووتر کە ئی هونەرمەندی بێنێەوە تەجیزات و چێو نەبیێن فرەتەر تەنیا تەجیلاتی بێنێ کە لاو وێشانیە نێشارە و هی گۆرانیا تەجیل کەرێنێ لاو دەست و کەم کەسی جیاوێنێ حقیقەتەن چون پێسە ئارۆی نە سەیارە بیان نە تەلێگرام و تەلەفۆن و ئیجۆرە چێوێن بەڵام ئارۆ حقیقەتەن یاگەنە تۆ گەرەکڵ بدەم کردیەوە گەرەکە بۆ گەرەکردنەوە یا تەسویر گیریانی یا ئی سەوتە گیریان وڵێتە لە پەخشکریان وڵی وێمەنە کە من بژنە و شۆکەتەن پەخشکریان و یاوان لا دەست و خەڵکی پاسەی چەند یاکە وێم ڕازی ناتواتە تۆ سەبەکەش پێیانەی گێڵنیوە کە ئی تەکنەلۆژیا بیان بە هۆکار پێیانەی بە نمونێ هونەرمەندە گۆرانیە ماچێ سەر پەخشە بوو بە نەزەرەوە من ئەگەر سەردەم و کاوسمانی و کاکجەمیلی و کە هەماسێنی و بەقیە و هونەرمەندە گەورە کاج ئەچی سەردەمەنە بیێنێ هیچ وەخت نەبێنێ بە مامۆستا عوسمان و مامۆستا جەمیل و مامۆستا حەماسێن هیچ وەخت نەبێنی دەستکاری هونەرەکەی خەڵکە چا زەمانە پێشوازی شاچەنەکەری و لوێنەی سەردەم و هونەرمەنداوە ئیسە پاسنە نییە ئیسە پاسنە نیە حقیقەتەن احترامە کە ئۆساگیریان ئیسە نەگیری ئیسەتێ باوەڕ پاسن دەستکاری هونەرەکەی کردی و ئیسەتێ پێ نمونێ زیاتر بەعالەتە مۆسیقیە جۆرا جۆرەکە خەڵک گەرەکشانەك ئاهونەرە بن ڕاستانە هەورامەیە کە وەڵتەر بیەنشا بەڵێ پاسن بەڵێ پاسنێ گۆرانی هەورامیە هەنێ ئیسە من گۆرانی بەرزە چڕمانە سیاوچەمانی مانە دەرێما هەنا قتن پاشی وازە ئەسڵ و وێشە نەواچیش هیچ لەزە تێمەوە بەڵام ئارومێ کابرا گەرەکشان تازەکاری شوێنەکەەوە مارۆ سەر و ئالاتی موسیقی ئاشێوەزار و ئاشێوە و ڕەسەن وێشە جەدەزمەوە گەرەکشا تازەکاری شەنیکەر و گەرەکشا شێعرەی تایبەتش پێ بنیورە بەڵام باوەڕکەرە ئا لەزەتشە نییە کە جاران بیێنە خاستە باڵمی لا بەرهەمێتەرێ میوە دەیمەکێ پاسن ئەگەر بە پاو گۆرانیەکە کە نییە بێنێ مارێ بلمێ سەر و مەلولیان دڵەگیان دڵێکیان لێ فەرماوە ئای بە پەرسای دڵەگیان دیمەوە هەوار باوان دیمەوە هەواری ئامانیە یانە ئازیزێ کردێم دیوار دڵەگیان کردیم دیوار دڵەگیان کردیم دیوار
بپرسا پرسایبان کامن هوارتا دڵگیان کامن هوارتا گرجم عجارێ خاڵۆگیان سردەی ملاوەتە دڵگیان سردەی ملاوەتە بەڵگیان سردەی ملاوەتە میمانێ وازی باوان کردانی سرێسام وازی ئێز کردانی سێرسام ئیمانیاش سەیاوێ خاڵۆ دیڵۆ دەسوپام ئایازی دیڵۆ دەسوپام دڵگیان دیڵێ دەسوپام خەیلی وێن خاڵۆ چمێڕوانێنە دڵگیان چمێڕوانێنە عینی دیوانێ کاکێ ڕای خێڵ مدرانە دڵگیان ڕای خێڵ مدرانە دڵگیان ڕای خێڵ مدرانە ناسۆڵاوان هەوار و تۆم کرد عەزیز هەوار و تۆم کرد خەمی کوناونۆم عەزیز گراماویر عەزیز گراماویر دڵگیان گراماویر غەمە فرسەتێ کاکێ ساتێ وەبێخەم دڵگیان ساتێ وەبێخەم گەردی پاڵاکێ ئەیڕۆ بگیێن و نێچەم دڵگیان بگیێن و نێچەم دڵگیان بگیێن و نێچەم چەمپەی دیڵێ خاڵۆ کام خێڵ وەساز و باوان کام خێڵ وەساز تۆ دیڵێ شمێبیێ وەی وەی مردوم نماز و ئای عەزیزێ مردوم نماز و دڵگیان مردوم نماز دەکچەوە شەوە چەرخ و زەمانێ دەکچەوە شەوە چەرخ و زەمانێ دیڵە ڕەفیقاش کەسەکە مایی کرد بێ بێگانە دەگچەوە شەوی بۆ کاکێ چەرخ و زەماوانێ دڵگیان چەرخ و زەماوانێ دیڵەن و ڕەفیقە
باش خالقيان كرين بقاواني ودلقيان كرين بقاواني ودلقيان كرين بقاواني ئەم ڕیتما کە پێوەرە وروشاگیردەکە ئیسماعیل پێم منێوات ئێمەوەڵتەر پێوەرە تێکەڵیمان نەکردن بەس چەنی پێوەرە ئاتەنسی قەتا هەن پێوتری نیشتاندیەوە ئایا هەر کەس کە دەستش بە نەکەر وەرامەرەکەەوە کەواتە نەفلان گۆرانیان ترە شۆم زان و چکۆ نەمردنوش و چکۆ دەست بە نەکەرەوە من سێخەم بیان بە کاکە سعدی و بە بەقیە هونەرمەندەکای تەری ڕەفیقەکەم هەنی کاکە سیروان و کاکە فەرزاد و بڕێ کەسێک کە پێوەرە بینمێ تا حەدێ زانم چ گۆرانیەوە زانە بەڵام ماشەڵڵا گۆرانی هۆرامیەکە ئەکسەر زانا ئێتر ئیتمینانم هەن کە من چێوێ واچوو تاو بێشۆنی مەرەیە ئاڵشێوە واچم لوشۆنی شە زانیت چ کۆچەنە ساندیەوە پێوتری زۆر باش ناوبڕێکمان هەیە بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوەلات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. تۆپ ئارت. يا بابي لا يجي صيح ويا بابي لا يجي صيح دايخ صي شيك صيح
ويخصي شكسي ين بيتي مريضة أخفت روغني بسي دي بيتي مريضة ين بتروغني بسي أي بتروغني بسي جابوا بيتشني عزيز زوخاوني درون دي بابو يشني باوان زوخاوني درون اي جسمي غوني شوني سيلاوي هون وجسمي غاوي هم عزيز شوني سيلاوي هون شوني سيلاوي هون بصر كيروزو خال ويسر كيروزو خال أقبل يجي ميلا دي ولا يجي ميلا أخ كفري بيضي جان ما يوفي ميلا دي كفري بيضي أي ما يوفي ميلا جان ما يوفي ميلا زحفني يا بيتو ربلا لولاوي ارحفني يا بيتو ينبلا لولاوي ثون بريسي حالي عزيز داروني زوخاوي ين بريسي حالي داروني زوخاوي داروني زوخاوي فمقرتو برسوي جان بيتو ديارين أغبوي مجنوني أخشني بيمارين أغبوي مجنوني جانشني بيمارين أخشني بيمارين جابوها ساتي دبو بامينو تو عزيز ساتي جمري دين اي بشي فاي حالي دزي جملي كردين يا بشي فاي حالي دزي جملي كردين دضير ملكر چون کاتی وزانا گیان چرخه ورده آخی مدی چونی یارا دی پیچما کرده و ایمه چونی یارا آخ پیچما کرده يا بيشما كريري آخر في صيزانا يا نر في صيزانا شريخي داج وخمي جائم وعزيز جينا زاري جيا كرجهم ويم وعزيز جيا كرجهم
مهدية كرجع بالأرو ويسمع بوع بالأرو ويسمع بوع ديهو تاسيويا جان هيهو تاسيويا أخشر شديقي لوع فما ميلو خويا دي شرق شديقي لوع فما ميلو خويا جان ما ميلو خويا یاخوا دەستاوەش بۆ سپاس داکەرمێ. هەورامی چەند بەزمی هەیە عەفو ئەگەر ئاماژەی پێ بکەن. بەزم مەبەست بەزمە بۆ نمونە کە ئەوترێ سیا چەمانە کە ئەوترێ بەزمی چەپڵە ئەوترێنی چەند جۆری هەیە؟ تقریبان 4 یا 5مان هەیە. بەزم زۆر زۆرە بەڵام نەزمی هینەکان سیا چەمانەمانەیە کە سیا چەمانە سەرەکی ترین گۆرانی هەورامیە. پێم وا بێت زۆر قورسی ئەسڵی ترین گۆرانی هەورامیەکە ئەڵێن وەکو سرودێکی ملی نەتەوایەتی بۆ منتەقەی ناوچەی هەورامان گەڕاوەتەوە سیا چەمانە. سیا چەمانەمان هەیە، گۆرانی عارفانەمان هەیە، دەرەییمان هەیە، وردەبەزمان هەیە، شادیش دوو جۆرمان هەیە، نیوە شاد و شادی تەواویش. هیچ شتێکتان حازرە تەبعاان کە بە تاک بێڵێن یای نەک پێکەوە. ئەمەی کە پێکەوەش دەیڵێن ناوی چیەوەی کە بە تاک پێڵێن هیچ تایبەتمەندێکیان هەیە کە بەناوە؟ بەڵێ هەمانە. ئێمە گۆرانیەکان هەم بە دوونەفەریە توانین بڵێن هەم بە تاکیش. شارێکت حاضر کرد بوو پێشتر لەسەر دایک. بەڵێ سەرەتا شارەکە بخوێنەرەوە دوایی بە گۆرانی بینێ. ئەگەر یارمەتی ئەم شیعرە لەسەر دایکە هینی برادێکە خەڵکی دەلە وتویە منیش بەلای کاکسیروان ڕفێقمان کەوتە دەسم زۆر پێم خۆش بووم شیعرە کە لە فرسەتێکە لە شوێنێکە ئەم شیعرە تۆ کردوتە بە گۆرانی؟ وەڵای تر ئاوازێکم داناوە بۆی ئاوازی خۆشم نییە بڵێم ئاوازی خۆمە بەڵام بە شیعرەکە لەگەڵ شیعرەکە ئەڵبنجێ سەردا شارەکەمان بۆ خوێنیتەوە دوایەکی بە ئاوازەوە وانە؟ یعنی ئەوەڵ شارەکە بخوێنی دادەر ئەڵا پەپوولە و بێدەنگ و خاکی ڕوخسار و ڕەحمە و خوای بێباکی ماما و ئیرادە و خوڵقەتە و باری هۆ لێلوە خەما و بێشکی شەوگاری ڕۆژیار و عەمری مانگە و هەسارە فریشتە و ژینی شەوە و مغارە شنە و نەسیمی شەو بۆ دەماخی هەوارە بەرزە و خیاڵیاخی بەهانە و وەشی جەفا و زەمانەی تەنیا تااقەت و دڵوەشیانەی مەحرەم و ڕازام سوکنا و قەرارم ڕەشتە و ئولفەتین بەندی دەوارم موچیاری و ڕەویەی مامۆسا و شەرمی وەرزیەرە و باخ و عشق و دڵگەرمی میراوە باخ و دەروون و کاڵی شاباڵ و دەورە و بێپەل و باڵی ڕەنگە و گۆراڵە کڵەم بیناییم تەنیا تەسکینە و دەورە و تەنیاییم تەنیا تیمار و زەخم و زەمانەی چەمە و ئاهەنگ و سیا و چەمانەی سیما و ئیخلاسی و تەوقە و دڵداری دڵ بە زەنجیر و شەوان بێداری قاسپە و دڵوەشی چۆڵ و بنارە پەیمانیا و خەما سەیلانە سارە هەر بەروو بوومێ نمێش دەنگ و تۆ باخش بێ نازا ببێ ڕەنگ و بۆ تۆ نەبی وەڵات جە من بێگانن دڵی هەتیمم بێیانە ولانن بێ تۆ بەهەشتی ژمایە و دڵتەنگین مات و دڵگیرن باخاتی ڕەنگین بێ تۆ خیاڵم شەو ڕۆ وێڵن چون هەردی دووجەیل دایم جەگێڵن شعرە کاکە دلێری ئەداکی نەجە دەگا و دووڕۆی
پەپولە بێدەن و خاکی هی ڕوخسار و ڕەحم و خوای بێباکی ماما و ئیرادە و خوڵقەتە و باری هەولێل و خەما و بشکی شەوگاری ڕۆژیار و عەمری مانگە و هەسارا و فریشتە و ژین و باوان شەوە مغارا و شنە و نەسیمی شەو بۆ دەماخی هەوا لە بەرزە و خیاڵی یاخی بەهار نەوەشی و جەفا و زەمانەی تەنیا تاقەت و دڵوەشی یانەی محرم و ڕازام سوکنا و قەرارم ڕەشتە و ئولفەتیم باوان بەندی دەوارم مۆچیاری و ڕەویەی مامۆسا و شەرمی وەرزیێرە و باخ و عیشق و دڵگەرمی میرا و باخ و دەروون و کاڵیم شەباڵ و دەورەوە بێپەل و باڵیم ڕەنگە و گۆراڵە کڵەم بیناییم تەنیا تەسکینە و دەورە و تەنیاییم هیجا تەنیا تیمار و زەخم و زەمانەی چەمە و ئاهەنگ و ئازیز سیا و چەمانەی سیما و ئیخلاسی تەوقە و دڵداری دڵ بێ زەنجیر و شەوان بێداری هی قاسپە و دڵوەشی چۆڵ و بنارە و پەیمان یا و خەما ئازیزێ سەیلان سارا و هەر بەرو بووم نمێش دەنگوت و باخش بێنازە بەبێ ڕەنگو بوو تۆ نەبی وڵات جە من بێگانن دڵی هەتیمم بیا نەولانن بێتۆ بەهەشتی جمایە و دڵتەنگینی مات و دڵگیرێ بەخانی ڕەنگین بێتۆ خیاڵم شەو ڕۆوێڵەن بێتۆ خیاڵم شەو ڕۆوێڵێوان چۆن هەردی دووجەی لێ دایم نەگێڵەوان پێشکەشی یەکەم ئەم گۆرانیە بە تەواوی دایکانی دڵسۆز و دڵگەرم و زۆر سپاسی کاک دلێری ژەکەم کە ئەم شیعرەی داناوە لەبارەی دایک و
زۆر سپاس کای ئیسماعیل. کای سعدی جەنابەت چیت هەیە بە تاک؟ وەڵام نیجەگەر بە نۆبەتی بۆ بەزمێ شێخانێ شێخانە چییە ناو نیشانەکەی؟ بەزمێ شێخانە ئاغاگیان پێشکەشتاکەری و چەندی سڵامێوی. عەلەیکوم سەلام فەرماوە. هەریگەنەکەم بە بسمیلای ئاغاگیان بخواڕەوێ رحمن و رحیم ناوی تۆ بم توخواو ئاغاگیان ڕەبێ العالمین جاوە بەناوی ئاغاگیان ڕەبێ العالمين إذا كنندك تخواو إذا واغيا صماو وزمير يدوم بناوي زواغيا باكي اخ پیغمبر يعني محمد تخواو أنا زارك يا رسول الله سروي يا رسول الله يا ناوي أخشى الخوشي يا أغارقك الله أو أخاك يا بخابوني أغوى شيء يا ريانكم ما شاء الله خوايت خواو يا غيان شني أغبي بكاو يا أخشى يرخ سوار تخواو زواغ يا نصبي الله خاكاو يبقى حرز أسمان تخواو يا يا تارو يا أخسر زمين صلوات وديداري يا ختمو المرسلين
کاک سعدی پێش بچمە لای پەیوەندیەکە پەیوەندی هاوڵاتیان هیچ تەقلیدی گۆرانی فارسی دەکەنەوە بە تایبەتی سونەتیە فارسیەکان ئێمە هەر لەبەر خۆشتانەوە هیچ ناڵێنەوە لەوانە وڵا سۆتی ئێمە بەس بۆ گۆرانی لە افتخاری لە شەجەریان ئەمان لەبەر خۆشتانەوە نێڵێنەوە کاک ئیسماعیل ئێمە خۆشمانەوێ هونەرەکە سونەتی خۆشمانەوێ بەس سەوتی ئێمە لەسەر گۆرانی هەورانیە حتا لەسەر گۆرانی سۆرانیش من بەڕاستی ناتوانم بەس گۆرانی هەورانی کاک ئیسماعیل تۆچی هیچ شتێکی تەقلید نییە منیش مامۆستا شەجەریان تا ئیسە نەخێر قوربان تا ئیسە ئیجازەم بە خۆم نەداونە وڵات تەقلیدی هیچ کەسێ بکەم لە فارزوانە نە لە کوردی شاتون دەنگم ناگونجێ حقیقەتەن بۆ زۆر باشە دەچینە لای پەیوەندی هاوڵاتیان ئارەزوخان لە تەکەوە ئارەزوخان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت زۆر سپاس خات و ئارەزوو لەگەڵ هیچ کەسێکە ناکۆکیت هەبووە کێشەت هەبووە کە ئەم جەژنە بوو بێتە هۆکاری ئەوەی کە ئێوە ئاش ببنەوە بەڵێ لەگەڵ کردنەکان بینمان نەبوو قسەی ڕاستی بەڵێ ئارەزوخان ئەگەر شوێنەکەت بگۆڕی بە باشی سەوتت ناگاتە لای ئەمە ببوورە بەڵێ لەگەڵ کردنەکان بینمان نەبوو تەقریبەن هێزی پێمان ئەم جەژنەی ئینشەڵڵا ئاشتەوە بووین کاتە ئاشت بوونەتەوە بەڵێ لەگەڵ کێ قسەتان نەبوو کێشێکمان نەبوو کێشتی عایلی بوو لەگەڵ کێ بەڵێ خزمێکمان بوو لەگەڵ خزمێکتان چەندێک بوو لە یەک دابڕابوون تقریبا 3 مانگ بوو یعنی خزمێنی نزیکمانیش بوو زۆر باشە ئێستا ئاشت بوونەتەوە وەکو شخصی خۆت بووی یا خێزانی پێکەوە ناکۆ بوون بەڵێ دوێنێ ئاشتەوە بووین هیچ لەگەڵمانە نەما وەک خزمەکەی جاران ماینەوە ئارەزوخان تەنها کێشەی شخصی خۆت بوو یان هەر خێزانی بوو عایلەی خێزانی بوو کاتە دوای سێ مانگاشتەوە عیش بکەنە زۆر باشە ئارەزوخان ناو تەخێنە ناو تیر و پشکی بردنەوەی خەڵاتی کەناڵی ئاسمانی پەیام خوا پاداشتی خێرتان بداتەوە بۆ ئاشتەوەیەوە لە خۆشی و جەژنابێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکی ترمان لەگەڵ لە هەولێرەوە کەلسوم خان لە هەولێرەوە کەلسوم خان سڵاوی خوای گەورەت لێبێت و جەژنت پیرۆز بێت لای خوای گەورە لە ئێوە جەژنتان پیرۆز بێت جەژنە پیرۆزە لەو دوو پێشکەشکارە سەرکەوتووەکە کاکزارە بە شەیداخان پیرۆزبای لە گشت حاجەکانەکەن ئینشەڵڵا خوایان قبول کات و بکات بە نسیبی هەمووان ئینشاءڵڵا کەلسوم خان لەم جەژنەیە تۆ لەگەڵ هیچ کەسێکا کێشەتە بۆ کە ئاش بوو بێتیتەوە والله نزیکەی 4 مانگێک لەگەڵ ئاغازایەکم ناکۆکیم هەبوو کێسەی شەخسی بوو بەس الحەمدولله وەک پێشخەیم کە لەم جەژنە ئاش بووینەوە دەی سپاس بۆ خوا یاخوا هەر لە ئاشتەوایی یابژین و هەر لە خۆشی و جەژن و شادی یابن دەست پێشخەریەکە لە تۆ بخات و کەلسوم دیارە پەیوەندیەکەی پچڕاوە گەر پەیوەندی ترمان لەگەڵا بێت لانەخان لە سلێمانیەوە لانەخان سڵاوی خوای گەورەت لێبێت و جەژنت پیرۆز بێت لە هەر پێشکەشکاری بۆ پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی سپاس بەخێراتنی و میوانە بە ڕێزانانکەم نشان ساخبەی وەردەنگیان بە ناوێوانیشەوە زۆر سپاس و هەر لە جەژن و خۆشیابی لانەخان جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک گەگەر ناکۆکیت هەبوو بێت بەڵێ بە تەئسیر لەگەڵ پورتە لەگەڵ پورتە خۆ باشە چەندێک بوو لە یەک دابڕابوون تقریبا 3 مانگ یا 2 مانگ بوو بەڵام من دەر نەهات بۆ ماڵمان ئێمەش پێکەوە ئاشتەوەی دەر نازایمان لە یەکتری زۆر باشە یاخوا هەمیشە لە جەژن و خۆشی هابن لانەخان ناوتە خێنە ناو تیر و پشکی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان بۆی وای کە ناوەکەت دەرچێت پەیوەندیمان لەگەڵ کاک جەمالمان لەگەڵایە لە سلێمانیەوە کاک جەمال سڵاوی خوات گەورەت لێبێوم کاتت باش السلام عليكم لە جەماعەتی کەناڵەکەتان بێ زۆر سپاس بە ناوێوانیشەوە کاک جەمال تۆ هیچ کێشەیەکت لەگەڵ کەسا هەبووە کە ئەم جەژنە بوو بێتە هۆکار بۆی کە ئاشکردنەوە بەڵێ تەقریبیمان لەگەڵ برادێکمان قسم نەبوو لەسەر یاری دوو گۆڵی لەسەر یاری زۆپی پێ تۆپی پێ زۆر باشە ئەم جەژنە ئاشت بوونەوە ئەم جەژنەیەکەم ڕۆژ ئاشبوونەوە کامتان دەست پێشخەریەکەی کردووە تامان لە منەوە بوو جەنابەت دەست پێشخەریت کرد لە چەندەم ڕۆژی جەژنە ئاشت بوونەوە کاک جەمال یەکەم ڕۆژ دوای بەرنامەکەی
ساعات دەبوو بۆ لای کەواتە بەرنامەکە ئێمە بووە هۆکاری ئەوەیان بەڵێ بەرنامەکە زۆر تاسی دەستان خۆش بەدەستان ساک بشتی جوانە سپاس بەرنامەکەمان قسە و گفتوگۆی بە تایبەتی مامۆستایان بوون کە لە بەرنامە یەکەم ڕۆژا بەشداریان کردبووە قسەیان لەسەر چاکە و پەخێر و پاداشتی ئاشتەوایی دەکرد یاخۆت خەڵاتەکە هانیدای خەزی خەڵات نییە ئەو چاک و پاداشتە زۆر باشە کاک جەمال تەڵان بە دڵنیاییەوە ئاشتەوایی پاداشتەکەی لای خۆی گەورەیە بەڵام خەڵاتەکەیە ئەو پاداشتیش گەورەترەوە بەتەکید کاک جەمالگیان یاخوا هەمیشە لە خۆشی و شادیا بگەڕن مازاکەر بۆ خۆشی منەوە وت پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە کەرکووکەوە میدیا خان خات و میدیا سڵاوی خی گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت سڵاوی خی گەورە لە خۆش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم دەستێ قوربانتان پیرۆز بێ لە ئێوە سەکەم کارمەندانی ستا زۆر سپاس خات و میدیا لەم جەژنەیە تۆ لەگەڵ هیچ کەسێکا کێشەتە بۆ کە ئاش بوو بێتیتەوە ئەم جەژنە بوو بێتە هۆکار بۆەوەی ئاش ببنەوە بەڵێ ناکۆکیەکم هەبوو لێوان ئەو هاوڕێم جاوسێکمان ئەو هاوڕێم لە نێوانمانە ناکۆکێکی زۆر هەبوو ماوەی 3 مانگ لە یەکتر عاتز بووی تر ئەم جژنە دوێنێکە ڕشتم داوای بزنم لێ کرد و گەرنازاین لێ کرد کەواتە دەست پێشخەریەکە لە بەڕێستەوە بووە بەڵێ لە ڕێگەی ئەم بەرنامەی ئێوە توانیتم دڵم نەرم بۆیە و چوم داوای لێبوردنم گەرنازایشم لێکە زۆر باشە سەرکەوتوبی خوا پاداش تێباتەوە خات و میدیا سوپاس بۆ پەیوەندیەکەشت ناوی بەڕێزیشت چوە تیر و پشکەوە پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە هەڵەبجەوە کە بشراخانە بشراخان سڵاوی خی گەورەت لێبێت و جەژنت پیرۆز بێت سلام علیکم ماشەکەلە سەرچاوەکانم بشراخان بە ڕێزی جەژنت پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژن نابێت پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ لە شەیداخان و سەرجەم کارمەندە زۆر سپاس خاتونگە سپاس بە ناوی کارمەندەکانیشەوە بشراخان جەنابەتی لەگەڵ کەسا بینت تێک چووە و ناکۆکیتان هەبوو کەم لەم جەژنەی ئاشتەوایی بکەیت ناوەڵام سپاس بۆ خۆتای شەشتی چوار ڕووی نەداوە نەمێشتۆ بگاتە جەژنی شتی خواش بووبێ زۆر باشە کەواتە پەیامت چییە بۆ ئەوانەی کە ناکۆکییان هەیەوە تەنها ئەمڕۆ دەرفەتیان ماوە کە لە ڕۆژانی جەژنە ئاشتەوایی بکەن وەڵا دەستان خۆش بێ بەرنامەکەتان دیار بوو سوودی هەبوو بۆ من گوێگری بەردەوامم لە جەژنی ڕەمەزانیشە پەیوەندی یەکەم چەند دەڕە ساتوە هەڵ نەگیراوە گلەیەم هەیە جاوەڵا بشراخان گلەیی لە ژووری کۆنتڕۆڵ بکە عادەتەن زۆرینەیان هەر هەڵەبجەین و خۆشت هەڵەبجەیت گلەیی لەوام بکە وەڵا ئیتر سوزانم زۆر بێ پەیوەندی لێرەوە پێویستە عادل و کاگاریانی دەرێنەر گویان لێبێت لەبەرەوەی کە گلەیەکانە بێ ڕاستەیەوان بکرێت کە خەڵکی هەڵەبجەنەوە تا پەیوەندی هەڵەبجەمان کەمە و خاتمژلەش گلەیەکە زۆر باشە بشراخانە لە جەژن و خۆشیابی خۆشحاڵت کردین لەخوا بەزیابەم جەژنش پەیوەندیەکەت وەرگیرا ئاواز بوو ترخوا گەورەیە تا جەژنێکی کردێ هەر لە خۆشی دەژنە بۆ خۆشحاڵ بۆ خاتان لەگەڵ سپاس خوار لەگەڵێ بشراخان پەیوەندیەکی ترمان لەگەڵە کاک سەروەر لە سلێمانیەوە کاک سەروەر سڵاوی خی گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت سڵاوی خۆش لە ئێوە بێ و جەژنی هەموو لە پیرۆز بێت بە تایبەتی خەڵکی سلێمانی و سەرتاسەری گیانی مسلمانانی گیان زۆر سپاس کاک سەروەر تۆ هیچ کێشەیەک هیچ ناکۆکیەکت هەبوو لەگەڵ هیچ کەسێکە کە ئەم جەژنە بەڵێ ناشکر وەخوا هیچ ناکۆکیەکم نەوە لەگەڵ هیچ کەسێکە گەرنیام و کەسێک مازا کردو لەم جەژنەیە کەواتە چ پەیامێکت هەیە وەڵا داوای خۆشبەختی لە مسلمانانی گیانەکەم و هەمووی گەرنیەکتری ئازاکەن و لەبەر هەنێ ناخۆشی دنیایی هیچ نییە کە لەم کاتەیە دڵی یەکتی لەسەر حاج بکەین و هەمومان گەرنیەکتی ئازاکەین زۆر باشە سپاس بۆ پەیامەکەت کاک سەروەر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشیاوی کاک سەروەر دەچینەوە لای میوانەکانمان کە ئەمە دوایین پەیوەندی بوو لە بەرنامەی جەژنی قوربانی پیرۆزدا لە کۆتایی بەرنامەکە دەیانخێنە قورعەوە بۆی کە لە تیر و پشکدا بزانین کێ لە لەوانەی پەیوەندیان پێوە کردوین ئەمڕۆ ناوی دەرەچێ بۆ خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان دەچینەوە لای میوانەکانمان کاک سعدی و کاک ئیسماعیل کاک ئیسماعیل بچینە لای بەرهەمێکی ترتان چکە دەرفەتی کێوتۆمان نەماوە پێکات دەبێ ئەوەی کە حازرمان کردووەکو بەرهەمەکان بەڵام هاوکاران داوایەوەکە نەگەر شعرێکی بێ شعرمان بۆ بخوێنیتەوە ئەمجار بچینە لای گۆرانیەکە جا پێم وایە ئازیزم ئامای ئای بێقەراروێم یەکێک بلۆ شارانەی کە حەزت پێ دەکرد جایسە لە بەردەستمانیە ئەو هەر لە کتێبەکە پێم وا بوو هەبوو لە لاپەڕی 24 بووە بزانم لاپەڕی 24
کاک ئیسماعیل لەگەڵ شاعیر خوێندنەوەیە پەیوەندی چۆنە؟ حەز بە شاعیر خوێندنەوەکەی؟ وەڵا زوو پەیوەندیم باش بوو لەگەڵ شێعرا بەڵامی سەدا بڕاون بەداخەوە. دەست کاک سعدی تۆ چی هیچ دەستی نووسینت هەیە وەکۆی کە شێعر بنووسی یاخۆت لەو کاتێک کە خەریکی گۆرانیەکان دەڵێیتەوە بۆ خۆت دەیگۆڕی وشە دێنیت و وشە لا دەبیت؟ ئێمە بڵێم خۆشبەختانە یا متەئەسفانە ئێمە لە شوێنێکی نە شێعر نە گۆرانی ئەسڵەن. ئێمەش من هەر لە ڕێ ئەم کاناڵەوە بەڕاستی ڕێز و سڵاوم هەیە بۆ منتەقەی ژاوەرۆ لە ڕۆژهەڵات. بەڕاستی ئێمڕۆ منتەقەی ژاوەرۆ بووە بەهۆی ئەوەی کە ئەگەر کەمێ ڕەنگ و یانێ ڕەنگێکی زۆر زەعیف لە هونەری هۆرانی ماوە ئەو خەڵکی ژاوەرۆیە کە من لە ڕێگەم کاناڵەوە بەتایبەت ئاوایی ژان بێساران نەجێ و ساڵیان بەڕاستی هەمویان بۆ ئێمە جێگەی ڕێز و احترامن. یانی ئێمە ئەگەر لەوێ بووایان بۆ ئێمەش بۆ خۆمانمەوە لەوێ بووین وە لە ئێتر ئێمە چون شوێنەکەمان شوێنەکە نە شێعر و نە گۆرانی و نە وەکو ستۆرانەکان پێمانەڵێن شێدا ببوورە گوێزەکە خۆن و دەنگتان خۆشە فقط. کەواتە سروشتی هەورامان هیچ کاریگەرێکی نەبووە لە سەردان و سروشتە جوانەی هەورامان کە شێداخان ئێمە هەورامانی خۆمان من لە نۆسوود دەژێ. تەنیا شتێکە لە ناوی لە نۆسوودم تەنیا شتێکیش کە لە ناوی نۆسوودا یعنی بەکارنایەت شعر و هونەر شعر و هونەر. بەڵام دەیتر هۆکارەکەی چییە؟ نۆسوود سروشتێکی زۆر جوانی هەیە وەڵا شوێنێکی زۆر خۆشە و یانێ لە ساڵانی پێشوودا نۆسوو مرکزی فەرهەنگ بووە. هەرچی هۆنەرمەندە ئالان ئێمە خوافی بکە کاک سەباح شۆشمێ باوکم کە کاک جەمیلە نۆسوو من نۆسووم کاک فەرزاد شۆشمەیە کاک ئیسماعیل کە هەمومان ئەوین بە بەخشێ کاک ئیسماعیلە کە هانەگەرمڵەیە کاک عوسمانە کە ئەستورێ سیاچەمان هەر بازینی گشتمان هینی نۆسووین. وەلی ئەمڕۆ نازانم چی بووە بە هۆکاریەوە کە لە ناوی منتەقەی هەورامانی خۆمانە ڕنگ و ڕووی نەماوە هونەر. پێتە خۆشتان گلەیتان لە خۆتانەیە زۆر باشە کاک ئیسماعیلێنە لای جەناب دەگەر شارەکەمان بۆ پێشکەش بکەیت هاوکاران داوایەکەن و دوا بە دوای ئەوە ئەچنە لای کام گۆرانیە. بەڵێ دوای شعرەکە داوای عەفوی دەکەم ئەگەر جوان نەتوانم دیکلەمە یەکەم بیخوێنم داوای عەفوو لە بینەران و ئێوەش ئەەکەم. دوای شعرەکە ئینشاءڵڵا گۆرانیەکە بە ناوی مێوە دایمەکە. زۆر باش فەرموو. ئازیزم ئامای ئای بێقەرار وێم ئای چەمەڕا ئای ئینتیزار وێم مەوتەنەکەی چەم دیەش هانە ڕێڵ غەریبی تاکەی بۆ ماوای وێڵ های ساقی بازار جیلوەی دڵدارن سەودای خڕێدار دانەی دیارن یەکێوە مایەی گەنجی کەیەوە چون منیج وە تای فەرتوت نەیەوە ئەرسەد هەر کەسێ پەیوێژ وەڕاون وە قیمەت نیەن ئیخلاس حەساون مایل کەرباڵا وەیلادا چون نەی مایل کەرباڵا وەیلادا چون نەی دەسێوە دەغ بۆ ئەو دەستجامی مەی با بێدارکەر و تاکەی بۆ غافڵی دەف و سەڵاگیان جام وە ڕەشحەی دڵ با بێدارکەر و تاکەی بۆ غافڵ دەف و سەراگیان جام وە ڕەشحەی دڵ با کەڵافە بۆ ئاخر لەوانم خاکی پای حەزرەت پیری مۆغانم چون دەف بەرگی پۆست ئیرادەت پۆشم چون دەف بەرگی پۆست ئیرادەت پۆشم غوڵامی بەردەست هەڵقە نەگۆشم
خۆم ئاسا خەیلێن وەتەن مەیخانم چون پیاڵەی وا شیشەی پەیمانم ورانی لێوە دەیمەکی جامی وەدەیمەکیە سوێلی ڕێشتیانی هیمی وەدەیمەکیە سوێلی ڕێشتیانی هی دوروەتەنیەکەی ئیمەشکو ئاشتیانی هی دوروەتەنیەکەی ئیمەشکو ئاشتیانی بەخوا سوێل بڕژێت خواز هەر تامێتەوەویێ یا سوێل بڕژێت خواز هەر تامێتەوەویێ هیچ ناسەنۆ خێری جەسیەوەویێ هیچ ناسەنۆ خێری جەسیەوە اینجا سردی لاخانۆ توازی تازە کردێ ئەلمەیلی هی سردی لاخانۆ نازە تازە کردێ ئەلمەیلی هی خەزان ڕێزن و ڕشتەی نۆسی ئەوەیلی هی با خەزان ڕێزن و ڕشتەی نۆسی بەخوا پایزە ماوێت خوا خەڵک بخوازی ڕەنگ زەردی پێشم یاخوای زامانۆت خوازی ڕەنگ زەردی پێشم ئەم چین چین مەڕیزۆ غەم لەبانی چین چین مەڕێزۆ غەم لەبانی من آخر ڕۆی وەهارۆت خوازی نەوجوانی ئەمەنی هی آخر ڕۆی وەهارۆت دەی باوان نەوجوانی ئەمەنی هی ئەوەڵ ڕۆی پاییز زیندەگانی ئەمەنی هی ئەوەڵ ڕۆی پاییز زیندەگانی بەشخوا ناڕەشۆ پایزەکەی بێخۆ بەشخوا ناڕەشۆ خوا ڕەفیق پایزەکەی بێخۆ ئاخسەڵە درەختاوان کردۆسی ئابچوو ئاسەڵی درەختاش کردۆسی ئیجا ڕەنگ و ڕوخسارم خوا نازان ڕەنگی خێزانە هی من ڕەنگ و ڕوخسارم خوازی ڕەنگی خێزانە هی ڕازی گردونیا پنەژ ڕێزانە هی ڕازی گردونیا پنەژ ڕێزانە دیسان بەڵەنی چڕیشات خوا ڕەفیق ئاسەر و پیری ئاغ بەڵەنی چڕیشات خوا ڕەفیق ئاسەر و پیری ماچوو پایز ئاماوە فەسڵێ دڵێگیری پایزە ئاما فەسڵێ دڵێگیری ئیجازی زەکەم گیان پایز مای مێوێ کویسان ماتێ ماوە
هیدەی پایز نایمێوە خوا ڕەفێق کویسان ماتێ هیجە دەستی دڵەکەم ئاخازی خیاڵان هی من جە دەستی دڵەکەم خیاڵان من خیاڵا بەڵات خوا ڕەفێق بەگی يا من خيالا بلات رفيق بقي جاوي يا وصا شبحري انا بياوي يا وصا شبحري انا بياوي دەستان خۆش بێ زۆر سپاس بابچینە لای تیر و پشکی ئەوانەی کە پەیوەندی تەلەفۆنیان کردووە بۆ یەکێکتان کەسێکمان بۆ هەڵبژێرن هەرێرە کاک ئیسماعیل لەسەر ئیزنت با کاک سعدی کەسێکمان بۆ هەڵبژێرێت لەوانەی کە تەلەفۆنیان کردووە زۆر باشە بیکردەوە بزانین سروە لە کەرکووک سروەخان پێم وایە لەگەڵ دراوسەکەی بوو زۆر باشە دیارە سروەخان لە کەرکووکەوە لە تیر و پشکی ئەم ڕۆیا خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دەرچووە بۆیە داوا لە سروەخانەکەین پەیوەندی بکاتەوە بە هەمان ژمارەوە کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بۆ بۆی کە ناونیشانی خۆی دابنێت ئێمە بتوانین خەڵاتەکە پێشکەشی بکەین و بیگەێنە دەستی بینەرانی عەزیز دیارە چوار ڕۆژی جەژن بەرنامەی پەیامی ڕۆژ بەرنامەیەکی تایبەت بوو بە ڕۆژانی جەژن و ئەوەی کە لە هەمووی لەناو بەرنامەکەدا زیاتر بوو ئامانجمان بۆ ئەوەی کە هانی ئێوەی عەزیز و خۆشەویست بدەین کە ڕۆژانی جەژن بکەنە هۆکار یا وێزگەیەک بۆی کە ئاشتەوایی لەگەڵ و کەسانەیە بەرپا بکەن بە تایبەتی کە ناکۆکیەکتان هەبووە ئەوانەشتان کە تا ئێستا بڕیارتان نەداوە ئەمڕۆ بڕیاری خۆتان بدەن و ئاشتەوایی بکەن سبینێ وەک هەمیشە لە ڕۆژانی داهاتوو تا جگە لە ڕۆژی هەینی بەرنامەی پەیامی ڕۆژ کاتژمێردنەوە نیوی سەر لە بانی ڕاستەوخۆ لەگەڵ هاوکاران و شێداخان و کاگریاز دێنەوە خزمەتان و شێداگەر شتێکن ماوەت کە دەچینە لای کۆتا بەرهەمی ئەمان کە یانی ئێمە خواحافیزی دەکەین دەچینە لای بەرهەمەکان کاک ئیسماعیل دوایین بەرەمەم ئەگەر پێشکەش پێم وایە ئەوەی کە داد نابوو ئەرێهۆ لەیلی دوو گۆرانیمان مابوو ئەرێهۆ لەیلی و سیاچەمانەی جایتە نازانم سیاچەمانەکە بڵێن کاتەکەمان زۆر کەمە بەرهەمەکەتان پێشکەش دانەیە لە بەزمەکان هەڵبژێرن ئێمە لە خزمەت ئەرێهۆ لەیلەکەمان پێشکەش بکەن بە ماڵاوی لە بیرانەکەین زۆر باشە ئێمەش هەر لێرەوە دەستخۆشی لە ئێوە ئەەکەین زۆر سپاس دەستخۆشی لە بینەرانیش ئەەکەین کە تااقەتیان گرتووە و سەیریم بەرنامە ئێمەیانە کردووە و جەژن مەبارەکی دووبارە لە ئێوە و لە کارمەندانی ئەم کەناڵە جوانە و لە تەواوی مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستان و هەورامانەکەم هیوادارم هەموو ڕۆژێکیان هەر جەژن و جەژنیشیان پیرۆز بێ کاکە سعدی ئەگەر قسەیەکیشی هەیە قسە دەگەر زۆر بەخێرایی هەر بەش بە حاڵی خۆم دەستخۆشی لە ئێوە و بەڕێزان و زەحمەتکێشانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سپاس وەرەوەها جەژنە پیرۆزەش لە هەموو حاجیەکان زۆر سپاس و هەروەها جەژن مبارەکیش لە بنەماڵی خۆشەویستی خۆم لە ڕۆژهەڵاتەوە و هەروەها تەواوی ڕەفێقان و دۆستان و برایان و لە ئێوەیش زۆر سپاس و هەروەها حەزی ژەکەم ئەگەر کەم و کۆڕیە لە ناوی بەرنامەکەمانە بووە ئینشەڵڵا بە گۆرەی خۆتان عەفومان بکەن قەتعەن کەم و کۆڕیش بووە بەڵام دەیتر هیچ ئینەکمان نییە زۆر هەرێوە گەردنمان ئازا بکەن هەزار جار زۆر بەخێر بن بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بە کۆتا بەرهەمی ئەم دوو هونەرمەندە عزیز و خۆشەویستە کۆتایی با پرۆگرامی ئەمڕۆمانە هێنین تا سبەینێ پێتان شادەبینەوە بەخوای گەور و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ
أي دي صندوق بارد خبرو يا أخي يا الله دي صندوق بارد أي برو يا أخي يا الله سردي بيوتني باوي بايشه ما الله سردي بيوتني جان شمال دغيلتم أخشن الجورو شمال دغيلن أخشن الجورو أرزم لي يا ولو أغزر يا أرزم لي يا ولي ليغزر يا سحر هني بيازو ديان بدلني يا سحر هني بيازو اي بدلني يا سردوي ويتني ضليت يا سردوي ويتني جان ضليت يا وتنواوي ما أخذي يا وتنواوي ما ينكري يا إن واكو أخم جلا مورا إن واكو أخم جلا مورا وتنزاد واري من حسن ميرقوه وارد خاصة وزوجة مني داخي داخان اي دلبت مني داخي داخان داخل أخوان جند البيت ميوين